یەکلایکردنەوەی پۆستی سەرۆکۆمار و سەرۆکوەزیران دووپرسی گرمن لە عێراق بە گرنگێزانین تێڕوانینی سوونەکان بۆ هەردوو پۆست بزانین. لەسەر ئەم پرسا دکتۆر عەمار عەزاوی سەرکردە لە ئەنجومەنی سیاسی نیشتیمانی سوونەکان میوانمە وەڵامی پرسیارەکان مەداتەوە. دکتۆرم کاتت باش، سوپاس کە ئامادەن لەگەڵمان. سەرەتا ئەمەوێ بزانم تێڕوانینی ئێوە وەکو سوونەکان بۆ یەکلایکردنەوەی پۆستی سەرۆکۆمار چۆنە؟ نعم بەڵێ لە سەرەتادا سڵاو لە ئێوە و لە بینێرە بەڕێزەکانتان کوردستان 24 هەموو کارمەندەکانی واتە ئێمە کۆکین لەسەر ئەوەی واتە هەموو لانە سنیەکان بە تایبەت لەنەو ئەنجومەنی سیاسی نیشتمانیدا ئێمە جەخت دەکەینەوە کە سەرۆک کۆمار شایستەی برانی کوردە و بە گوێرەی جا ئەگەر لە گوێرەی ڕێککەوتنەکان بی یاخود لە گوێرەی کۆدەنگیەکی بیت بە شێوازێکی دیکە ئەو کات ئەنجومەنی نوێنەرانیش دەنگ لەسەر ئەو کاندیدانە دەدەن ئەو ناوانای دیکە تەنیا شتێکی عورفیە واتە ئەو کاندیدانەی دیکە ئەگەر ناشایستە بەرکەوتەی ئەو پۆستە لە شایستەی برانی کووردە بابەتی ڕێککەوتنەکان دەمینێتەوە واتە ڕێککەوتنە سیاسیەکان لە ناوخۆی کورد و ئێمە دەستبەردان لە نێوان لایەنە کوردیەکاندا ناکەین و ئێمە بەرهاڵستیش لە واتە نیشانەی پرسیارمان لەسەر هیچ کاندیدێکی کورد نییە و دەچین لە ناو پەرلەماندا دەنگی پێدەدەین بەڵام ئەوەی هەیە ئێستا لە ناو هێزە سونیەکان بەو شێوەیە تێڕوانی کەواتە دکتۆر سوونەکان چۆن هاوکار و پاڵپشتی کورد دەبن بۆ یەکلایکردنەوەی ئەو پۆستە؟ واتە وەک هەمووتان باش دەزانن کە ڕێککەوتنی سیاسی هەیە و هەروەها دیدگا و تێڕوانینی جیاوازیش هەیە لەبارەی ڕێککەوتن لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان من پێم وایە ئەو دانیشتنەی کە پرۆسەی دەنگدان پێدا بەڕێوە دەچێت ئەوە بە شێوەی تەحالوفات دەچینە ناو پرۆسەکە لەگەڵ ئەوەشدا هەندێکیان هەوڵ دەدەن هەتا ئێستاش ئێمە ناڵێن کە هەوڵی دواخستن دەدەن بەڵام هەوڵ دەدەن کە نیشان بدەن ئەوان کاریگەریان هەیە بە جۆرێک لە جۆرەکان کۆس و تەگەرە بخەنە بەردەم پرۆسەی دەنگدان وەک بینیمان لە کاندیدی پۆستی جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمانی شەوشە دووبارە بووەوە لە پرۆسەی دەنگداندا بۆ پۆستی سەرۆکی کۆمار بە بڕوای من تەنیا ڕکابەریەکە لە نێوان کاندیدەی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستاندا دەبێت کاریگەریەکەش لە چیەوە سەرچاوە دەگرێت لە واتە لە هاوپەیمانێتی ئەو دوو حیزبە کوردیە لەگەڵ لایەنەکانی دیکە تا چەندە هەر کامێک لەوانە پەیوەندی بەهێزتری هەبێت پەیوەندی باشتری هەبێت لەگەڵ لایەنەکانی دیکە ئەوە چاوەڕێی کاندیدەکەی سەرکەوتنی کاندیدەکەی زیاتر دەبێت. دکتۆر عەمار باسی دوو پارتی سیاست کرد لە هەرێمی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کە ئێستا کێبڕکێکە لە نێوان ئەو دوانەدایە بۆ یەکلایکردنەوەی پۆستی سەرۆکۆمار. بابزانم ئێوە وەکو سوونەکان بە کام میکانزم ئەو پۆستە یەکلا بکرێتەوە باشە ئێوە پشتگیری کام میکانزمەکەن؟ مەبەستم کاندیدەکانە. يعني نعم بەڵێ تێگەیشتم. يعني شوف سیرکە وەک هاوپەیمانێتی سیاسی من ئیسنی من دەڵێم زۆربەی هاوپەیمانی سیادا بە ئاراستەی پارتیە و حەزم بە هەمان شێوە هاوپەیمانێتی بەهێزتریان هەیە لەگەڵ پارتی هاوپەیمانی حەسمیش زیاتر هاوسۆزە لەگەڵ پارتی بەشێکیان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و بەشێکی دیکەشیان لەگەڵ یەکێتین
کوتلەکانی دیکەش لە سنەکان ئەوە بژاردەی خۆیانە بەڵام بە بڕوای من زۆربەی کوتلە سنیەکان هاوسۆزن لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان وەکو قەبارەی ژمارەیان من دەڵێن بە ژمارە مەبەستم لە زۆری ژمارەی پەرلەمانتارانەوە واتە تۆ ڕاستەوخۆ بەم نەڵی سونەکان پشتگیری پارتیەکەن بەو شێوەیە یاخود پشتگیری کوردەکەن بە هەڵبەتە ئێمە پشتگیری لە کوردە دەکەین بەڵام لە ناو کوردیشدا زۆربەی کوتلە سنیەکان پشتگیری لەگەڵ هاوسۆزن لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ئەمە ڕاستیەکە و ناتوانین بیشارینەوە هەندێک شت هەیە کە ڕوون و ئاشکرایە بەڵام وەک دەزانی ئەو گۆڕانکاریانەی کە هەن یاخۆت لەوانەیە هەندێک جار گۆڕانکاری ڕوودات زۆربەی پەرلەمانتارانی سنە لەگە هاوسۆزن لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان من پرسیاری زۆرم هەیە لەسەر ئەوە بەڵام کاتەکەم کەمە ئەمەوێت لەسەر یەکلایکردنەوەی پۆستی سەرۆک وەزیرانیش گفتوگۆ بکەین بزانم ئەو پۆستە چۆن یەکلا بکرێتەوە یاخود چاوەڕێکرێت چۆن یەکلا بکرێتەوە لە عێراقا پۆستی سەرۆک وەزیران واتە وەک زۆر باش دەزانی دوایی ئێستا تۆپەکە لە یاریگای شیعەکانە چوارچێوەی هەماهەنگی کاتێک ئەوان بە ئاراستەی کاندیدێک دەچن و هەندێک هەنگاو دەمێنین بۆ هەڵبژاردننی دەستی شاکردنی سەرۆکی کۆمار ئەو هەمویان ڕوو لە چوارچەوەی هەماهەنگی دەکەن بۆ ئەوەی کاندیدی خۆیان بۆ سەرۆک وەزیران دیاری بکەن دەستیشان بکەن و دەبینین کە ڕکابەری لە نێوان بەڕێز سوودانی و مالکی هەبوو کە دوجار بەڕێز سوودانی بەگوێرەی هەواڵە دزەپێکراوەکان کشاوەتەوە لە پێناو بەرژەوەندی مالکی بەڵام ئەمە دیار نییە ئاخۆ ئەمە مانۆڕەیەکی سیاسیە یاخۆت لاوانێت تاکتیکێکی دیکە بێت هەر ئەمەش ئەگەرێکی کراوەیە بەڵام بە هەر حاڵ لە هەردوو ئەگەرەکەشدا تۆپەکە لە گۆڕەپانیش ئیتاری تەنسیقیدایە ئەوەی کە سەرۆک کۆمار کاتێک کاندیدی لە هەمان دانیشتنی هەڵبژاردننی سەرۆک باشە دکتۆر ئەوەی کە سەرنجی ئێم شەوی ڕابردووش کە من ئەندام پەرلەمانێکی عێراقم لەگەڵ بوو باس لەوە کات کشانەوەی سوودانی جۆرێکە لە تاکتیکی سیاسی ئێسش تۆ بە هەمان شێوە ناوە برد بۆچی تاکتیکی سیاسیە بۆ پێتان وایە ئەمە تاکتیکە واتە وەک دەزانی بەڕێز سوودانی وابەستەیە واتە هێشتا دەستبەرداری کاندیدبوونی کەی نەبووە ئەو هەموو لێدوانەکانیش هەموو ئاراستەکانیان ئەو ڕوانگەی پێوە دیارە ئایا ئەو بۆیە ئەمە ئەگەرێکی کراوەیە کە لەوانەیە ئەمە ماڕۆرێکی سیاسی بێت و لە عێراقیش هیچ شتێکی و یەکلاکەرەوە نییە بەردەوام گۆڕانکاریە سیاسیەکان بەردەوام لەوانەیە ئەمڕۆ شتێک بێت تۆ سبەی بە لە گۆڕانکاریەکی نوێ بەخەبەر بیتەوە بۆیە لە عێراق هەموو شتێک واردە دکتۆر عەمار سوپاس دەکەم کە ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵم بووی دەست خۆش